بسم الله الرحمن الرحيم بناوی خدای بخشنده و مهربان. الحمد لله رب العالمين همو سپاس و ستایشێک بۆ پەروەردیگاری جیهانیان. الرحمن الرحيم بەخشندەی مهرەبان، ڕەحمەتی لە دنیادا هەموو شتێکی گرتوتەوە، بەڵام لە قیامەتدا تەنها بۆ ئیماندارانە. مالك يوم الدين خاوەن و سەرداری ڕۆژی پاداشت و سزایە. إياك نعبد وإياك نستعين خدایە، تەنها تۆ دەپەرستین و تەنها لە تۆ داوای یارمەتی و کۆمەک دەکەین. اهدنا الصراط المستقيم خدایە، بەردەوام ڕێنموویمان بفەرموو بۆ ئەم ڕێبازە ڕاستەی دروستی ئیسلام. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ڕێبازی ئەوانەی لە ناز و نیعمەتی خۆت بەهرەوەرت کردوون، نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەی کە خەشم و قینیان لێگیراوە، و هەروەها نەمان خەیتە سەر ڕێبازی ئەوانەش کە سەرگەردان و گومڕان.